سۆران عومەر تاکە کاندیدی کۆمەڵی دادگەری لە بازنەی چواری سلێمانی کە ئیداری ڕاپەڕین و قەزای دوکان دەگرێتەوە قەزای حاجاوای بەسەر کردەوە و لا نزیکەوە گفتوگۆی لەگەڵ هاوڵاتیان کردو کارنامەی خۆی بۆ خولی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خستە ڕوو هاوڵاتیانیش لای خۆیانەوە سەرنج و پێشنیارەکانیان بۆ کاندیدەکەی کۆمەڵ خستە ڕوو دەڵێن کاندیدەکەی کۆمەڵی دادگەری کە پێشتریش لە پەرلەمانی کوردستان داکۆکیکەری سەرسەختی مافەکانی خەڵک بووە جێگای ئومێدی ئەوانە و دڵنیان لەوەی نوێنەرایەتێکی ڕاستەقینەیان دەکات لە بەغداش. بەخێراتنی کاکسۆران دەکەم بەڕاستی کاکسۆران ئیشەکانی کاکسۆرانمان دیوە لە پەرلەمانی کوردستان کە چۆن پارێزگاری لە خەڵکی کەم دەرامەت و خەڵکی هەژاری ئەم وڵاتە کردووە بەڕاستی ئێمە زۆر پێی سەربەرزین کە کەسێکی ئەوها بوێر لە وڵاتەکەماندا هەیە کە لەسەر مافەکانی خەڵک بۆ خۆی سەزا درراوە ئێمە بەڕاستی لێرەوە پشگیری لێ دەکەین. کاکسۆران پێویستی بە یەک ئەوەی نییە بگەڕێت بەناو خەڵکدا. کاکسۆران جێگای ئومێدی خەڵکە. بەڕاستی کاکسۆران جێگای خۆی کردوێتەوە ناو میلەتی کوردە. ئەگەر خەڵک ئومێدێکی هەبێت کاندید هەبێت کاکسۆرانە. تێگەشتی برای خۆم ئارێ وەڵا ڕکلامی نایە کاکسۆران پێویست ناکات ڕکلامی بکە بۆ خۆی. بەرپرسی ئەنجومەنی حاجیاوای کۆمەڵی دادگەری دەڵێت خەڵکی حاجیاوە پێشوازیەکی گەرمیان لا کاندیدەکەی کۆمەڵ کردو هاوڵاتیان هیوا و ئومێدێکی زۆریان پێی هەیە و با نوێنەری خۆیان دەزانن. و هەر لە چوارچێوەی سەردانی بەڕێزیان چوینە ناو بازاری حاجیاوە بەڕاستی جەماوەرێکی زۆر خەڵکێکی زۆر لە هاوڵاتیان زۆر بە کەف و بە گەرمی زۆر بە خۆشحاڵیەوە پێشوازیان لێکردین بە تایبەت لە کاکسۆران زۆر خەڵکەکە بە تامەزرۆ بە حەماسەتەوە دەهاتن بە پێشوازی ئەمەش بەڕاستی جێگەی خۆشحاڵی ئەو جەماوەرە ئەویان دووپات دەکردەوە کە جەنابیان لە ڕابردووە لە ئەنجومەنی نوێنەرانی هەرێم ڕۆڵێکی زۆر بەرچاوی بینیوە و ئەزمونێکی باشی هەبووە لە پەرلەمانتاریدا بەڕاستی ئامادە بۆ لەو پێناوەیە باجێکی زۆریش بدا لە پێناوی ئەو وعد و بەڵێنانی وەختی خۆی بە جەماوەرەکەی خۆی داوە و بۆیە ئەوانە پێیان وا بوو کە جەنابیان دەتوانن ئەو مەبەستەی هەیەە یان ئەو ئومێدەی هەیەە بیێنێتە دی و پێیان وا بوو کە لەسەر هەمان ڕیتم لەسەر هەمان شێواز بەردەوام بێ ئەویش وعدی بە هاوڵاتیاندا. کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕۆژی دەی مانگی داهاتوو بەڕێوە دەچێت 5 پاڵیوراوی هەیە کە کەسانی دیار و ڕاستگۆن و مێژوویەکی پرشکداریان هەیە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و قەزای دوکان سۆران عومەری وەکو کاندید دیاری کردووە کە کاندیدی ژمارە 22 بازنەی چواری پارێزگای سلێمانیە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.